لە دوای کۆنفرانسی دابڕان کە دروشمەکەی ئاین بۆ تاکو و دیموکراسی بۆ هەمووان بوو لەلایەن لایەنە ئیسلامیەکان و ڕێکخەرانی کۆنفرانسەکەوە لێدوانی دژبەیەکی لێکەوتەوە. یەکگرتووی ئیسلامی کوردستان وەک یەکەم حیزبی ئیسلامی بە ئامانجی بەرەنگاربوونەوەی بیر و فیکری توندڕەوی کۆنفرانسێکی لە ژێر ناونیشانی یەکخستنی هەوڵەکان بۆ ڕوبەڕووبوونەوەی توندوتیژی و تیرۆر ساز کرد. داعش حەزیایەکی سەد سەرە، سەرێکی لە ناو دینایە، سەرێکی لە ناو مزگەوتایە، سەرێکی لە ناو ناسیۆنالیزمی فاشیایە، سەرێکی لە ناو باسیزمایەوە. هەموو ئەوانە و پێشمانوە بوو داعش درێژکراوەی ئیسلامیزمی سنیزمی باسیزمە لە کۆنفرانسەکەدا بەشێک لە سەرکردەکانی یەکگرتوو و ڕۆشنبیران و نووسەرانی ئیسلامی و غەیرە ئیسلامی لە بواری فکر و هیزری ئاینیدا ئامادەبوونیان هەبوو. ئەندامێکی مەکتەبی سیاسی یەکگرتووی ئیسلامی ژاماژەی بۆدا کە پێویستە وەک حیزبە ئیسلامیەکان بەردەوام بن لە ڕوبەڕووبوونەوەی چاکدارانی داعش لە ڕووی فکر و هزرەوە. داعش چۆن ڕوبەڕووی بینەوە بێگومانە بێت لە ڕووی فکریەوە ئێمە ڕوبەڕووی بینەوە، واتە ئێمە سەرچاوەکانی فکری توندڕە وشک بین، ئەبێ لە ڕووی عەسکەریەوە ئێمە چۆن ڕوبەڕووبوونەوەکانمان درێژە پێ بین، لە ڕووی ئاسایشەوە نەهێڵینی اختراقکە بۆ ناو کۆمەلگاکە ئێمە، لە ڕووی دووبلەماسیشەوە ئێمە بەشداری هەموو ئەو هەوپەیمانەتیانە بکەین کە خزمەت بە شەڕی ترۆرەکە بە دژە ترۆرەکە و بەرژەوەند لە بەرژەوەندەکانی نەتەوەی ئێمە. بەشێک لە بابەتەکانی کۆنفرانسەکە تایبەت کرابوون با خستنە ڕووی توێژینەوە و وتاری نووسەران و ڕۆشنبیران لەبارەی داعش و توندڕەوی لە ئیسلامدا. لەو ڕانگەیەشەوە کۆدەنگیەکی تەواو بوونی هەبوو کە داعش وەک فکرێکی توندڕە و دوور لە هەموو بنەمایەکی مرۆڤایەتی ڕێکخراوێکی تیرۆریستیە. طبعا داعش بەپی پێوەرە نێودەوڵەتیەکان و پێناسەی کۆڕبەندی فیقی ئیسلامی و هەڵوێستی نێودەوڵەتی و ڕێکخراوە ئیسلامیەکان ئەم ڕێکخراوە تیرۆریستیە. ئەگەر لە خوێندنەوەی بابەتەکانەوە لە پاش سەرەڵدانی چەکدارانی داعش و لەشەکانیان بۆ سەر سنوورەکانی هەرێمی کوردستان گلەی ئەوە ڕاستەی حیزبە ئیسلامیەکان دەکرا کە ناتوانن بە شێوەیەکی ڕەها بڵێن داعش تیرۆریستە. بژاردەباغی NRT سلێمانی.